بەداهاتێکی کەمەوە پینەی پێڵاوی هەژاران دەکات. فەرەیدون 20 ساڵە پینەدۆزە. بە پێچەوانەی پیشەگەرەکانی دیکە قەیرانی دارایی هەرێمی کوردستان بە قازانجی ئەوان شکاوەتەوە. لەگە قەیران بازار زۆر فەرق دەکاتن کە پێش ئەو قەیرانەی خەڵک مانجێ دوو پێراوەش دەکردن. ئێستا لەگە قەیرانەکەی کابرا 2 مانگ جارێک 3 مانگ جارێک پێڵاو دەکڕێت. مەسەرەن ناوی تێکی ناو کەفەکەی دەگۆڕیان بنەکەی تێک دەچی کەعبەکەنی بنەکە دایدەنیان دوورمانە دێ دوورتەوە. توانای ئەوەی نیە هەموو مانجە پێراو بکردن. یان 2 ساڵی ڕابردوو ئیشی مەفەرقەچی کرد و پینەدۆزی بە نسبەت پینەدۆزی. یعنی کە کابرا موچەکەی بە شێوەیە دەکرد یانە هەموو مانج بۆ خۆی پێراوە بکرد داهات چای دەکرد. لەو بابەتانە بازاڕیمە باشتر بوو. وەرزە گۆڕێستا وەرزی دستانان ئیشی جوورینەوەی زیاتر بە زمار کەمە. پێڵەوەکان شتا بەشی زۆری توردیا. هەنی درونەوەکە زیاتر بزمارە شێ بەسکەمە. محەممەد لە هەشتی بەیانیەوە تا 5 ئێوارە کار دەکات و بە قسەی خۆی زۆربەی ئەوانە دێنە لایەن هەژارن چونکە دەوڵەمەندەکان پێڵاوی تازە دەکڕن و پێڵاوە کۆنەکانیان فڕێ دەدەن. خەڵکی فەقیر دێ خەڵکی دەوڵەمەند نایە تەنها فەقیرەکانە عەرەب دێ و کورد دێ و خەڵکی ئەو شارێ زابینی سەردارمانەکەن و پێڵاو چاکردنەوە و وەختی بۆنەکانی شیشی کڵاشی زیاتر دەبیتەوە وەک لەوەی ڕۆژانی تر ئەنی بۆنەکانی نەورۆز جێژنی ڕەمەزان جێژنی قوربان. فەرەیدون ئەو کڵاشانە بۆ ئەوە کە بن و ئەوە بێن باشە جەرگم. ئەم پیاوە هاتووە پێڵاوە کۆنەکەی تازە بکاتەوە و پینەدۆزەکان چەندان جار لە دەست کڕینی پێڵاوی تازە ڕزگاریان کردووە. ئەوانە ئیشیشی زۆر چاک دەکەن لێرانە لەبەرەوەی پێراکەم تۆزێکی دڕابێ پێش ناکا بچم مەسەن ئیمکانیەتم نییە بچم پێراوێکی بکڕم دێم لایوانە دەدورنەوە شەکەشیان جوانە و عیبی نییە بۆ ئەوەی لە باتی بچم مەسەنم پارە قەرزکەم پێرایە بکڕم نادەچم ئەو لەوانە دەدورمەوە 1000-2000 وەردەگرن بە جوانی بەما دەورەکەی دەدورنەوە و ئیشەکەی باشترە لەوەی بچم بیکڕم کە ئیمکانیەت نەبێت. پینەدۆزەکان نانیان لەسەر هەژاری خەڵکیە هەر پێڵاوێک چەند بزماری پێویست بێت ئەوەندە پارەیان دەست دەکەوێت. کاتێکیش لە ناکاو ژمارەی پینەدۆزەکان زیاد دەکات. ئیدی تێدەگەین بارودۆخی ئابووری ئەم وڵاتە ڕوو لە خراپیە. نارێن ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر.